بانگەشە دەستی پێکرد و زیاتر لە 1000 کاندید کێبڕکێیانە. ئەم جارە دۆخەکە جیاوازە و چاوەڕوانی بانگەشەیەکی تون تا ئاستی پێکدادان دەکرێت. بانگەشەی هەڵبژاردن دەستی پێکرد و بەپێی ڕێکارەکانی کۆمیسیۆن 3 هەفتە بانگەشەی هەڵبژاردن بەردەوام دەبێت. لایەنەکانی هەرێم ئەم جارە چاوەڕێی بانگەشەیەکی تند و پڕکێبڕکێ دەکەن. زیاتر لە 1000 کاندید کێبڕکێ دەکەن بۆ بردنەوەی 100 کورسی پەرلەمان. نزیکەی 40 لیست و هاوپەیمانێتی بەشداری هەڵبژاردنەکە دەکەن. چاوەڕێ دەکرێت لە سنووری سلێمانی زۆرترین کێبڕکێ و ململانێ ڕوو بدات، چونکە زۆرترین کورسی پەرلەمانی تێدایە کە 38 کورسیە. هەڵبژاردنی ئەم جارە بۆ پارتی و یەکێتی زۆر چارەنووسسازە. پارتی هەموو هەوڵێک دەدات کورسیەکانی زۆر نەیەتە خوارەوە تا لەگەڵ لایەنێکی دیکەی دەرەوەی یەکێتی بتوانێت بەشی 50 زائید یەکی کورسیەکانی پەرلەمان دەنگ بهێنێت. پارتی دەیەوێت وەک پلانی بێهاوشێوەی کابینەی پێشوو لە ڕێگای بەشداری پێکردنی لایەنێکی دیکە بەشداری یەکێتی بچووکتر بکاتەوە. هەرچی یەکێتیشە چاوی لە بەدەستهێنانی سەر و 25 کورسیە تا بتوانێت یەکێک لە سەرۆکایەتیەکانی هەرێم وەک پلانی بۆ داناوە وەربگرێت. هەرچەندە خۆی باسی سەرۆکی حکوومەت دەکات، بەڵام ئاماژەکان وان یەکێتی چاوی لەوەیە هاوبەشی زیاتر بێت نەک هەر بەشدار بێت لە کابینەکەدا. بۆیە لەم هەڵبژاردنەدا ململانەی پارتی و یەکێتی و پێکدادانی ئەو دوو لایەنە بە تایبەتی لە هەولێر چاوەڕوان کراوە. سەبارەت بە هێزەکانی دیکەش ڕکابەری توند لە نێوان لایەنەکانی ئۆپۆزیسیۆن دەبێت کە زۆربەیان لە زۆنی یەکێتین. بۆیە چاوەڕێی پێکدادان و ململانێ و ڕکابەری توند دەکرێت لە نێوان نەوەی نوێ و بەرەی گەل و بەرەی هەڵوێست لەگەڵ یەکێتیدا، چونکە زۆنی چالاک و پێگەی ئەو لایەنانە زیاتر لە سلێمانی و ناوچەی یەکێتین. هەرچی لایەنە ئیسلامیەکانیش وا دەردەکەوێت بە بەشی خۆیان ڕازی بن و کورسیەکانی پێشویان بهێننەوە یان چەند کورسیەک زیاتر بکەن. هەر چۆنێک بێت چاوەڕێی بانگەشەیەکی تون دەکرێت بۆ هەڵبژاردننی ئەم جارە کە هیچ حیزب و لایەنێک نازانێت خەبارە و پێگەی دەنگەکانی چۆن و چەند دەبێت.